باش سلامتي سپاسکەم. وەزت کاک عەبدولستار مناوم قادر نادرە وەختت هەیە هەندێک وەنییە؟ فەرمووی کا قادرجان. وەڵا لەسەر ئەو ڕووداوە سیاسیانە ئەوەی فەڵەستین و ڕۆژاوای کوردستان پێم خۆشان دە پرسیار و شت ئاراستە بکەم. وڵایی فەرموو پرسیارەکان دیارە دەتوانی بۆم بنێریان ڕوبەڕوو بکەین کاک عەبدولستار کێ ئەو مۆدی لە قەدیمە مایە وایە وەنییە؟ کاک عەبدولستار ئێوە کۆمەڵ بەیاننامەتان دەرکرد پشتگیری فەڵەستینتان کرد دیارەوە مافە هەمومان دەبی لەگە حقوقی گەلی فەڵەستین بین بەڵام دژی ئڕهابیش بین بەڵام ئایا یعنی پرسیاری مە لەوەدایە لەو ڕۆژانەش ینی تورکیا بنیەی تەحتی هەموو ڕۆژاوای کوردستانی وێران کرد کە ئیدارەیە کەوتا حدێک مەسەلەن زۆربەی دەوڵەتەکان مامەڵەی لەگە دەکەن یعنی ئەوەی لە فەڵەستین ڕوویدا لە غەزە بۆ خۆ دەزانی ینی فەڵەستینەکان هێرشیان کردە سەر ئیسرائیل بەڵام ئەوە تورکیا هێرش دەکاتنەوە یەکەم جار نیانی لە ئەفرینی داژیکردەوەی کرد من قەت نەمدیتە کۆمەڵی ئیسلامی وا بە دەنجی بەرز کۆمەڵ و یەکگرتو ئەوە بەو دەنگە بەرزە ئەوەی لۆ فەڵەستین جۆش و خڕۆشیان هەیە مەسەن لۆ ڕۆژئاوای کوردستان هەیەیان بی واوە قسەی من نییە ینی وە خۆزانی ڕەخنێژی زۆر لە ئیسلامی حزبی ئیسلامی سیاسی دەگیرێ کە ئەوەندەی حەماسە ئیسلامیەکەی هەیە حەماسە نیشتیمانیەکەی نییە کۆمنتاری تو چییە کۆمنتی تو چییە لەسەرەوە بەڵێ وڵی کا قادرزارێ ئێمە وەکو لە ئەدەبیاتی ئێمە داهات بێوە ینی لە ساڵانی ڕابردووە تا ئێستاش ئێمە نەگیانی زیادکاریمان کە لە نێوان کەسێکی ستەم دیدە کە عەرەب بێ یا کورد بێ یا فارس بێ ئێمە دژی ستەم بووین و بەرامبەر بە زاڵ ستەمکاری وەستاوینەوە هەر لەو کاتێک کە لە شۆڕژ و پێشمەرگایەتی دژی بەعس و تا ئێستا بەڕاستی یعنی ئێمە لە شەڕمان و خەباتمان ئەوە قەنەعەتی سەری سەدمانە و هەموو دەتوانم بڵێم ئاەتەکان و ڕێوشێنی پێغەمبەری سەڵاسەمی خوارێ سەر بە پژی دەکات کە شەڕ و خەبات و جەنگ و جیهاد دژی زوڵمە نەک دژی کوفر حەزەکەم بیزانێنەوە حەقەتێکە بە هەموو دنیا بیزانێ ینی ئەو کەسەی مقابل شەڕی لەگەڵ دەکرێ ئێمە پێمانە دەبێت لەسەر زوڵم بێ شەڕی لەسەر بکرێ ئێمە هەر کەسێک یا هەر میلەتێک لە هەر شوێنێکی دنیا مەزلوم بێ بەڕاستیمە بەنی ئەوەندێککە پێمان بکرێ خۆگەر بە قسەیەکیش بێ بە قسەیەکی حەق پرژینی دەکرێت وەستەمیش هەر کەس بیکە کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێ بیانێکی کە بێت تەوان ئێمە بەڕاستی دژی دەبین ئەگەر بە قسەیەکیش بیانێکە بمان بکرێ ئەمە یەک دوو کا قادرزەنگە جەناب متابعەی پەرلەمان نەکردوێت ئەم کە لەوێ سەرۆکی فراسۆنی کۆمەڵ بێن بەناوی کۆمەڵەوە قسەم کردووە چەند جار لە وتاری پەرلەمان ڕێگەیان دا و فراسۆنەکان قسەی خۆیان بکە دەربارەی عەفرین دەربارەی چاوە دەربارەی بۆردمانەکانی ئێران دەربارەی شکێنیەکانی تورکیا لەوێ زۆر بەڕاشکاوی حەزەکەی دوای ڤیدیۆکانیش بۆ دەنێرم زۆر بەڕاشکاوی ئیدانەمان کردووە و زۆر بەڕاشکاوی دژی بووین حەزەکەم بیزانی ئەوانەی کە لەوێ بوون حسیان وەکو ئێمە کردی زۆر گەورەشیان کردووە ڕاست و ڕێت گوێرانە نەکردو پێم خۆشە بیزانی بەس پێ جەناب متابعەت نەکردو حەزەکەم دوای پێ نیشانەدەم بۆ دەنێرم ئێمە بێدەنگ بووین بەس کاک کارەکانی کە بەرامبەر کورد کراوە لە هەر شوێنێک بێ ئەوەی فەڵەستینیش ئێمە بەڕاستی بە میلەتێکی مەزلومیان دەزانین منە دوو میلەت کە زۆر مەزلومن لە خاچی خۆی دەرکراوە وڵاتی دابەش کراوە پاسە کراوە خەڵکی دەگیرێ خەڵکی دەکوژرێ بە ئاگر و ئاسن وڵای ئەو ستەمکاری کە مەسەلەن ینی قەوارەی ڕژێمی زاری مەسەندێکە بەرامبەر بە گەلی فەڵەستین مەگەر بەرامبەر کورد کرا بە کاتی خۆی سەدا مندێکی کردوێت چێ کردوێتی کاک نانە منتەهین لەوەی کاک عەبدولستار ڕەزانی چێ کەسمان ناڵێ میزانم کاکە مافی خۆی دیفاع لە خۆی بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا بەوەش بابیزانی کاکە قادر ئەویش ئێمە بەڕاستی لەگەڵ سنوورشکاندنی نیل لە شەڕیشدا شەڕیش ئەخلاقی خۆی هەیە سنووری هەیە قەواعیدی خۆی هەیە ئێمە لەگەڵ تێپەرانی هیچ ینی سنوورێک و بەزانی هیچ سنوورێک نین لە شەڕیشدا بەڕاستی
مثلا بۆ منە دین ئیهانەی پێ بکرێ ژن ئیهانەی پێ بکرێ منداڵ بکوژرێ شوێنی مەسەلەن عیبادەت کاول بکرێ مەسەلەن بێکە و بشتێنرێ ناوەڵێ باشە ئەو جوانە کاک عەبدولستار ئەزانین چیە من ڕەنگی متابعی پەرلەمانم نەکردووی بەس بەیاننامەی حزبی تەلەڤیزیۆنەکانتان کادیرەکانتان هەوادارانتان کاکە ئەو پەروەردەیە نابیندرێ یعنی مەسەڵەن ئێستا ئەوەی فەڵەستینەکان هێرشیان کردە ئیتر ئەوە ڕەتفعلە ئەوە مەوزوع عەشقەیە بەس تورکیا نا ئاخر فەرقە لەگەر ئەوەی مەسەڵەن هجومی غەزە کرا و ئەوە تحولێکی زۆر گەورە بوو هیچی فەرق نییە لەگەرەوەی 73 هەردووکمان منتەهین ئەوەی دوێنێ وەکو ئەو چەند ساڵە نەبووە وەکو 2007 بووە وەکو 73 بووە وەکو 67 ئەوە شەڕە ئەم بەس قەزم لێرەدایە تورکیا لە بەلاش و عەلاش تەشقەڵە بە ڕۆژئاوا دەکا هەمومان منتەهین ئەزمونەکە ئەمریکا مامەڵەیان لەگە دەکا بە پەکە دەرێت تیرۆریست کەچی هێزەکانی وی حیمایی ڕۆژئاوا دەکا بۆ ئەو دەنگە بەرزەی یعنی خۆ دەزان لە ئاویاندا لە کارەبایاندا ئەوان هەموو تاوانی جەنگە ئێمە واز لەوە بینین ئەنی ئەمە قسە لەسەر شەڕی پەکەکە و ئەوە ناکەین وەنیە ئەوە شەڕە دەیکەن ئەوان لەگە تورکیا بەس دەچن لە بنیەی تەحتی ڕۆژئاوا دەدرێ ئاو کارەبا نەوت باشە بۆ ئەو بەیاننامەمان لە کۆمەڵی ئیسلامی لە سەرۆکی کۆمەڵی دادگەری نەدیت ئاوا بێ بەڵێ ئاخر باز لەو دروشمانە بێنین کاک عەبدولستار دەزانین چی من بە نمونە ئێستا من دیدیتم بەیاننامە کاک ئەوە سەرۆشی کۆمەڵی دادگەری هاتە خات بەیاننامەی کۆمەڵم دیت بەیاننامەی یەکگرتووم دیت لەسەر فەڵەستین بۆ شتێکی وە کاکە با نەغمەکەی زیاد بێ ئەمن تێدەگەم لەوەی کە قادر هەمیشە هەبم پێم وازە نابێت ڕەنگە لەم ڕۆوە ئەتوانی بەیاننامەی کۆمەڵی و کۆمەڵی مرۆڤبینی بەیاننامەی حزبتان بەسەر سادای بۆ دەنێرم خۆ ێستا لە بەردەستم نییە بەسەر سادای بۆ دەنێرم باشە بەسەر ئەو پرسیارە کاک کۆمەڵ کاک ببرە قادر بزانین دەبێت دام بۆی دابین نابێت لە متابعەکردنی بەیاننامە و بابەتە سیاسی و هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵ کەم تەرخەم بووی ئەندازەیەگەین نەبینی بێبێ قەزابی ئەتوو چۆن مەسەلەن باسی شتێکە دەکەی ینی خۆ من ئەخرەوەی پەرلەمانە من تەلەڤیزیۆنم نییە کاکە ینی بە جددیمە کاکە وەڵا پەیجی تو ماوەی زۆر قەپات بووە بوویان نا ینی با نەچینە ناو ئێستا پرسیارەکە ئەوەیە لەسەر ڕۆژئاوای کوردستان من نوێنەری ڕسمی کۆمەڵ من لەوێندەر بەڵێ بێگومان ئەزانم تۆ بەشەشی من بەرەشی باشە بەڵام ئەمن نێراتی دەکەم ینی فراکسۆری کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان نێراتی کۆمەڵی داگەری دەکەم ئێستا ئەوە داماننا ئەوە لە کۆنەوە بوو ئێمە قسەمان لەسەر ئەو دوو ڕۆژەیە وەنیە تورکیا ڕۆژئاوای کوردستانی بۆمباران کرد یعنی بنیەی تەحتی ژێرخانی کۆمەڵ ئەوەی سیاسی و ئیداری تەفرچ ناکردیە کۆمەڵی ئیسلامی ئەو نەغمەی لە بۆ فەڵەستین هەیبوو هەمان نەغمەی هەیە لە بۆ مەسەن ڕۆژئاوای کورد ئەگەر دابێتی کۆمەڵی دادگەری بۆ ئەوی فەڵەستین شتێکی ڕسمی نەبوو بۆ معلوماتی ڕسمی بەیاننامەیەکی ڕسمی حزب بۆ نمونە بەڵێ چۆن سەرۆشی کۆمەڵی دادگەری بەیاننامەی دەرکرد مامەسەل لە خلاری وتارێکدا مەسەن باسی ئەو شەڕ و پێکدادانە ئێوەندەری کردووە و بە مافی خۆیانی زانیوە کە دیفاعیان لە خۆیان کردو بەرگریان لە خۆ نانە ئێستا ئەمە پرسیارەکەمان ڕوونا کاک عەبدولستار یەک پرسیار هیچتان هەیە لەسەر مەسەلەن ئەو هێرشەی تورکیا لەسەر ڕۆژئاوای کوردستان ئەمن کا قادێسا لە من دەپرسێ من ئەندامیش مەکتەبی سیاسی ئەم بکو خۆم ئەم ئیدانەی دەکەم آخر کاک عەبدولستار لە بۆ من نییە ئەنگۆ مەسەلەن ئەندە ڕووداوی گەورە دەبی یعنی ئەم پێم خۆشە یعنی بە جددیمە ینی ئێوە حەقەی ڕەوای خۆتان لایەنێکی ئیسلامیم گەرمە گورتر بن لایەنێکی علمانی لەسەر قەزیەی ئێستای فەڵەستین بەس پرسیاریمە لەوەدایە ینی ئەمە ئەگەر دژی زوڵم و ستەم بین دژی ئیرهاب بین تورکیا
دەچی بنیەی تحتی وڵاتێک یعنی ئیدارەیەکی سەربەخۆ تەفرت کا قادرجان کردومانە برای بەڕێزم بەخوا کردومانە و چەندجاریش کراوە خۆ ئەم ئەوەی بوونەوەی کێسە فەڵەستین کە دێکێ بە پێوەەر بۆ ئەم قەزیێ ئەوێ لەوێ کراوە ینی کاچکم بۆ ڕۆژ ئاواش کردومانە وڵای کاکە بۆ ئێرەش کردوماتەوە بۆ تۆ بارانەکان بۆ سنوشکێنەکان بەڵام خوکاکەوەی ئێمە تەمان ئێرە بۆ تشتێکی بەڕاستی بۆ ڕۆژانە ینی هەم ڕۆژێ هەیە و ڕۆژێک نییە ئەوە ئێمە در حەدەسێک بووە خۆ دەزانین لەوانەیە چەند ماگە یا چەند ساڵە مەسەن بێدەنجی بووە لەوێندەر ینی ئەم پێم وایە فەلەستین ئێمە کە هەمان بووە هەمان بەڕاستیانی لە کار دەکە پێویستە هەمان بووە ینی ڕۆژانش خۆ دەزانین بەسەن سنوورشکێنراوە بەزێنراوە خۆ دەزانین تۆ باران بووە ئیکاکە هەر هەمان بخوای بەس سی ڕۆژانش بەزاری وا هەیە بەڵام لەگەڵ ئەودا بەڕاستی ئەمە ئیدانەمان کردووە و هەمیشە ئیدانەش دەکەین یعنی ئێستا ئیدانەی ئێوە ئەوەی ینی ئەوەی لەسەر ئەوەی هێرشەی تورکیا لە بۆ ئەمن لۆ ڕۆژئاوا دەڵێم ئەگەنا لەسەر بۆمبارانی قەندیل و ئەوانە ئەوە شەڕە هەردوو لا دەیکەن وەنیە یان کەمپی مەخمورە ئەوانە خەڵکی سڤیلی لێتە حەدەکی زۆر قسەی من لەسەر خەڵکی سڤیلە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی چی ئێمە لەسەر خەڵکی سڤیل ینی خۆ دەزانین ئێمە دژی هەر پێشەرکاریەکین بەرامبەر هەر کەسێک بکرێ و ئەوەی ڕۆژاواش بە هەمان شێوە بەڵام ئەوە خۆ دەزانی ئەگەر بڵێ حزب ئەم ناوتە بێژی حزب ئێستا خۆ دەزانی بەس مەکتەب سیاسی لۆگۆیەکی یعنی شکل مەکتەب ناشم بەناوی مەکتەبی سیاسی کۆمەڵ و هەمی قسە بکەم بڵێم وەڵای ئەمە هەڵوێستەکەمانی وەکو خۆم خۆم دەتوانم هەڵوێستی خۆم بەڵێ ینی بەڕاست دژی هەر پێشێرکاریەکی سنووری هەر وڵاتێکی و پێشێرکاری هەر پێشێرکارێک بەرامبەر بە هەر کەسێک بکرێ لە هەر وڵاتێک بە تایبەتی ئێستا کە باسی کورد دەکەین ئاوا بێ ڕۆژهەڵات بێ باکوور بێ باشوور بێ بە دڵنیاییەوە ئێمە هەر پێشێرکاریش بکرێت دژینی و ئیدانەشی دەکەین و بەڕاستی ینی بە ناحەقی دەزانین باشە کاک بەڵام وەکو حزب خۆزان دەبێ حزب ینی ئەوە بەیانی کە ڕسمی دەرکات کە بڵێ ئێمە ڕسم بەرامبەر بەم بابەتە بەم شێوەیە بەس کاک عەبدولستار یەک دوو شتی یەک هەست پێ ناکرێ هەواداری ئیسلامی سیاسی ئەو حەماسەی لە بۆ فەڵەستین هەیەانە لۆ مەسەلە نیشتیمانیەکان هەبی ئەوش بەشێک لە خەلەلی پەروەردەی حزبیتانە ینی هەست پێ دەکەین بەنمونە ئێمە کەوادیرتان دەبینم بام بڕنکەم مادەم قەی ناکەم بۆ دڕون دەکەم و باشە کاک قادر ینی کۆمەڵ ئەمە بڵێن کە پێشتر بزوتنەوە بووین خۆ دەزانی ینی من نزیکەی 1000 شەهیدمان داوە لە پێناوچیمان داوە کاگی قادر لە شاخ من ئەمەگەر کوردایەتی نەبووە بەڵام لەسەر ئاساسی موسڵمانەتی و ئیسلامەتی بووە ئەی کاک ئێمە نزیکەی ینی لەوانەیە زیاتر لە 100 کەسمان بەعس یادامی کرد و نوێژی دەرێناوە و ینی چاوی دێنە بخوا بۆ ئەو مامەسە مەلا محەممەدی کونە فلوسەی بەڕەحمەت لە ڕەنگی ناوی شوێ لێ بوو شەهید بووە کە برادر بە قورئان چاویش دەرێنام بەعس هەردوو چاویش دەرێنابوون کاک عەبدولستار ئەزانم هەموو فکرەکان لە شاخ بوون لەبەر ئەوەی دژمنەکە یعنی مەجای هیچ ئەوەی نەرگی قسەی ئێمە لەو 33 ساڵەیە لەو پەروەردە سیاسەیە کە ئەمە ڕۆژانە احتیکاکی دەکەین بتخوا با ئەمن لۆ شەرح ئەمن بەڵێ من بەڵێ جیاوازە لە حزبێکی کە مەسەلەن ینی بۆ نمونە بەرنامەیەکی مارکسی تەبەنی کردووە پەروەردەی من جیاوازە لە ئێوی یەکێکی کە مەسەن هاتووە نالیستێکی مەسەن ڕەگەز پەرستە شۆڤێنیە بەڕاستی پەروەردەی من جیاوازە من بە پەروەردەی خۆم و بە قەناعەتی خۆم تەماشا بە قەناعەتی خۆم و بەڕاستی بە ڕێبازی خۆم هەڵوێستم دەبێ بەیاننامە دەردەکەم و قسە دەکەم و هیچ کەسێکیش ناتوانانی مزادی و مەسەدا بکات لە کوردایەتی لە پێش ئێمە بووبی و هیچ کەسێک باشە کاک عەبدولستار ئەمە هەندە شتی باواز دەزانیت چێ بەغەڵەت تێم مەگە ئەوە قسەیە بەس ئێمە با لە ڕووی پراکتیک ئەمە لە ژیانم نەمدیتێ کۆمەڵی ئیسلامی مەسەلەن خۆپیشاندانێک بکە یان بەشدار بن لە ئەوروپا و کوردستان 100 ئەندامتان ببینین بەنمونە لە خۆپیشاندانێک زڵدی بەنمونە ئەفرین یعنی ئەمە لەو سویدەمە بڕوا بکە زۆر بەدەگمەن ئەگە بە ئەفرادی تاک دیتبم کەوادیری گشتی ئیسلامی سیاسی بێتە ناو مزارەیەک لۆ دیفاع لە حقوقی مەسەلەن کوردانی باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات بەڵام قەزیەیەکی فەڵەستین دەبی دەشبینی ئێستا من بچمە سەنتەری لە دەرەوە بە من ڕەنگە بڵین ئێمە لە دەرەوە ئەو بەڕاستی
کە زۆرەمان نەبێ بەو شێوەیە بەڵام لە لێرانە هەر خۆپیشاندانی کرابێت بە تایبەتی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە پرسیارێک لێ بکە کە کۆمەڵ بانکێش کراوە داوت کرا بزانە داخۆ چیان نەچوە یان بەشدار یان بەشداری نه بە خۆتان وەکو حزب مەسەن ئێستا دەستان خۆشوێن دەزار لەو معاش دەکەن شتشوە پاشە لۆ ئەو دەبینی حەماس و جیهاد و حزب الله لۆ مەسەم ئیسلامین بەس ئەوان ڕوادی دیفاعن لە مەسەلەن قەزیەی فەڵەستین و لوبنان وایە نانی بەشەکی دینەمۆیەکی سەرچین لۆ ئەو هەستا هەست پێ ناکرێت لە ناو ئیسلامی سیاسی کوردی بەنمونە لۆ هەستیان پێ ناکەن کاک عەبدولستار حتا لە ئینتخاباتەکانی تورکیا بە ئاشکرا هەموو سێ بەشی جەماوەرەکەتان ڕکلام لۆ مەسەلەن پارتی داد و گەشە پێدان دەکا وەرگیریەوە ینی مافم نییە من بەو شێوەی کە ینی ئیسلامین بەو شێوی بیرکەمەوە بەو شێوی تعبیر لە کوردایەتی و لە مسلمانەتی و لە نیشمان پەرەوی خۆم بکەم ئەخر بەس نەبووە نه ئەوە جودایە بەس کاکەوە یعنی ئەمە ناکەی کە ینی مارکسی یا ئیلحاد تەبەنی دەکات بۆ شۆڕش پێڕگادەکەی بەمیش دەڵێ دەتەوێت من بێم دیفاع لەو قەزەیە بکەم بۆ گرەی لەو ناکەی بڵێ بۆ جارێک نایمەسن ئاڵایەکی مسلمانانە هەڵوێستێکی ئیسلامیان تێ بە دەربارەی قەزەی ئیسلامیەکان دیفاع کاکە لە من مەکە دیفاع لە خوا کەس نەی پێ دەکرێت دیفاع لە پێغەمبەری کە ینی ئیهانەت پێ دەکرێت سوکاتی پێ دەکرێت دیفاع لە قورئانەکەی بکە کە هەمومانە دەسووتێنرێت پێ لەسەدا دەنرێت کاکە ئەی بۆ گرێش لەوی ناکەی نانە چۆن ناکرێ کاک عەبدولستار ئەمەژوا پێ بڕواو کاک عەبدولستار لە بۆ منیە عەزەکەی سێ چار ڤیدیۆ لۆ دەنێرم ئەمنۆ کەسێکی ئەلمانی دژی سووتاندنی هەڵوێستی سیاسی دەکەوانە بەڵێ ئێمەش دەڵێم کاک قادر ئەمن لایەنێکی ئیسلامین بەڵێ بۆ شۆڕش و پێشمەرگایەتی و حیزبایەتی و سیاستم بەڕاستیم ئیسلام تەبەنی کردووە بەڵێ مافە ئەوە مافی خۆتە مافی خۆشمە هەڵوێستیشم بڕیاریشم دەربارەی هەر پێشاتی لێدە پێشەوە هەڵقوڵاوی ئەم ڕێبازم بێ حەقی خۆم نییە ئەوە بابە بەس لە ئیسلام ئایا خۆشەویستی بۆ نیشتیمان نییە چۆن زادی ئەریکاکە چۆن نەمان کردو ئێزانم بەو بەس دژی بەئەس مەقسەمان لەسەر دەزانین چێکاک عەبدولستار یعنی هەڵبژاردننی تورکیا دەبیت خوا بە ئەو پرسیارە ئاهات سێ مانگ نابی هەڵبژاردننی تورکیا بوو بڕوا بکە دوو کادری ئیسلامی سیاسیم نەدیت مەسەلەن دڵی خۆش بەوەی هەدەپا یان ئێستا بەناوەشکەنە ڕکلام لە بۆوان بکەن زۆر دڵخۆش بوون ڕکلامیان لۆ حزبەکەی ئەردۆغانیان ئاکاپە دەکرد یعنی بڕۆ سەیری میدیای خۆتان بکە بزانە ئەوەندەی ڕکلامی ڕاستە و خۆ ناڕاستە خۆ لۆ ئەکەپە کرایە لۆ ئەو حزبەشکە کرایەکە هەموو نازان ببەگە بپرسی حزب الله نازانم چی پێدەگۆترێ کە ئەوانە یعنی دەوڵەتی تورکیا دامیانی کردیە بەڵام باشە بۆ دڵتان خۆش بۆ فەڵەستینیەک چەپ و ڕاستیان یەک دەگرن لە بەرامبەر ئیسرائیل بۆ ئیمەوە نییە وایە نا قادر زارێ مەسەلەی دیفاعکردن لە کوردانی باکوور ئێمە بەڕاستی بە مەبدەئی دەزانین و بە ئەرکێکی شەرعی و نیشتیمانیش دەزانین کە دیفاعیان لێ بکەین وەڵڵاهی چیمان پێ بکرێ بۆیان بکەین کە لە تواناماندا بەڵام خۆ دەزانی بۆ ڕۆژهەڵاتیش بۆی لە بیرمان نەچێتن یعنی بەغەڵەت ڕەخنە نەجی بەڵام چاوەکەم ئەوەی کە لە هەڵبژاردنەی ڕابردووی تورکیا جاری یەکەم ئەوەی مرەشەحی بەرامبەر ڕەزە پەیوەردەکان کورد بوو نا بەس هەدەپە هەبووە کو حزب ئاخە دووسێ ئینتخابات بوو هاوکمانش دروستکرد باسی کورداتی دەکرد ئەوان هەر ئەوەندەیان پێ دەکرد ینی ئێستا کاک بۆ خەڵکی کە لێوە ینی کوردە و بەناوی کورداتی قسە دەکات یعنی تو پێ دوایە حزب الله نێنەری کورد بوو لەوێندەر دیفاعی لە قەزەی کورد دەکرد هودا پارک آخر پێستر ناوی حزب الله بووە بە کوردی قسەیان دەکرد بە کوردی مقابلیان ژێ لێ بوو بە کوردی قسەیان کردو تەبەن وڵی ئەمن وەکو یەک لە بارەخۆم جێم لێ بوو ئەرێ وڵا بەس وڵای بیلایی جێم لەو برادرانەکە نەبوو بە کوردی قسە آخر خۆ بە کوردی نییە ئەوان چەند کەسیان گیرەیە چەند کەسیان شەهید بووە
برو يعني لا تساو هدفي اوي دي كسروا ابو اي نا 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 كوكاك عشان هي سي صار سيزن اللي عندك كاك اخو او ظلميك رجيمي لسه كرد بونية كاك عبد الستار بالرابكة عزكي من رابورتك اللي دنيرم بزانت سون دزگای هەواڵگری تورکی دامی ئەوانەی کردیا و دروستی کردیا و شەڕی کوردەکانیان لە ناوەخۆیان پێ کردیا ئەو بابەتەشکێت و حەقچڕەوەی خۆتە من ئەوە تێت دەگەم بەس هەست پێ دەکریانی نەکە لەو انتخاباتەکانی تریژە متابعەم کردیا میدیاین گۆش متابعە دەکەم ڕکلام لۆ ئەکەپە دەکاتن ئێخر ئەوە لە چێ بووە بە ناڕاستە و خۆ بە ناڕاستە و خۆ قادر بعكس ودنا أورق نش مالي جدا ودنا كاك والله كومال عندي لسكت كاني شو زوجي لكوادي لكاني كل هاتي كان الخليك وبيج مسمعتي كان كوي دفاع لهندك يعني بيش هاتو بابتي يعني نجتماني ونتباتي لكن ك يعني تام برامج سوريا بزلان رنگ بيان دا إسلامي كان أو رخنانتان لي بقرن واه بس أما معناه إسا روم بو كي إما ئەوەی دەیکەین لە هەڵوێست و لە بڕیار و لە بەیاننامەیە کە دەرمان کرد پێویست بوو بێ ئێمە بەڕاستی بە تێڕوانینی خۆمان و بە ڕێبازی خۆمان دەرمان کردووە من نام وەکو جناب ڕەنگە بیرکەمەوە کاک قادر حەق خۆ دەڵێ ئێمە عەلمانیم بەڵێ وایە من لەگەڵ ئەمە ڕێز لە ئاین دەگرین کاک ئەبستار بەڵێ کاک قادر ناتوانانی بڵێ دەبێ وەکو من بیرکەیەوە نانەوایە مافەوایە ئەمیش بۆ ئەو بە جناب ناڵێن بەس هەردوو لە ئەمان کاک ئەبستار یعنی هەموو فکرێک خەتی گشتیە ئەمنی قەومی خۆی هەیە وانیا خۆ فەڵەستینیەکانیش جیهاد و حەماس و نازام چێش ئەو هەموو حزبەی کە چەپیان هەیە نەزەمەی تەحریریان هەیە بەڵام لە خاڵک هاوبەشین کە داکۆچیە لە ئەمنی قەومی کوردستان وایاننا ئەو کوردستانە شەر باشوور نییە ئەوەش دەبێ بین دیاریکەم زین داخۆ تا چی ئەمنی خەومی ئەمنی خەومی بابا ئێستا تۆ باران بڵێ زین چێن ینی ئەوانێک ئەمنی خەومی دەپارێزین چۆن ئەمنی خەومی دەپارێزین ئێمە چێن ینی کاک عەبدولستار ئێستا ئەمە هەمومان متتەفقین هەر داگیرکەرێک ئێران بیان تورکیا کاتێک سنوور دەبەزێنی کاتێک خەڵکی سڤیل شەهید دەکا کاتێک گوندێک تەخت دەکات دەبێ ئیدانە بکەین وایان نا کاک ئەبستار بچینە سەر پرسیارشکە ئێستا ئەمێن راپۆرتێکم دیت کە گوایە فەڵەستینیەکان 750 ئیسرائیلیان گرتیە دیارە ئەگەر سەرباز بی مەعفە بەڵام ئەگەر ژن و منداڵ بیتن یعنی ژن خەڵکی سڤیل فەڵەستینیەکانی حەماس جیهاد بردبیان ڕفاندبیان مووقفی کۆمەڵ چێ لەسەوەی وڵای ئێمە بۆ معلوماتت بۆ زانیاری ئەمە هەڵوێستێکی شەرعیە ئەوە ئەوانەی کە لە شەڕ نەبن بەڵێ زانیاریشە و سەرباز لە شەڕە وایە نانە ئەوە متەین سەرباز شتەشکێ ئەمە قسەمانە سڤیلە سەربازە سیخوڕە مەسەلەن نەوعێکیکەیە بەرحاڵ ئەوەی کە لە شەڕ نەبێ ئێمە بەدوی نازانین هیچ جۆرە هەڵوێستێک بەرامبەری بنوێنرێ لە ئیهانە پێکردن لە گرتن لە لێدان ڕاستی ئەو مافە شەڕە بە هیچ کەسی نەداوەتەمان یعنی حتا بەنسبەت خەڵکی شەڕکەریش معلوماتت یعنی بۆ نسبەت شەڕکەریش ئەوە شەڕەتەبەن کابرا دەستی هەڵبری تەستی دەفەرمێ فەین ئینتەهەو ئەگەر وازن هێنا لە شەڕ و ئاژا و دەستێژی فلا عدوان إلا على الظالمين أبوي باسيهم كلهم كاك والله يعني زنقو جهاد وخبات دجي ظلم براسي يعني وأنا كشرج لقد كان كوازن هنا يعني وازن هنا وأنا دفرمي لا أنقر وازن اللي بين يعني أو كاتي شرطا هال لقى الظالمان ولا عدوان إلا على الظالمين بالي بدرسي نازانين أو كلا بلام دين زور كاك أبستار بلام كاك قادر يشتكي هي يكشتكي باولي بينكين سكا براسي وأحكامي دقوري مثلا إسرائيليك جولكيك مسيحيك يا مسلمانيك وهمانوك يا حطك ميزاني بيت سرمالي من بيت سرخاشي من مال داجيركا خاكم داجيركا لمالكم درمكا أو كاتي حكم دقوري براسي يعني أو كسا داجيركا باسر باز جنبي
باسێک داریژ نەبێ ئەوە جیاوازە هەبوو معلومات یعنی ئێستا ئێوە سبینێک ئەمە نەک کاکە هەلوازە ئیسرائیل بێنە سبینێ من هاتم مملکەتە کەس نازم خەرشی چ گوندێکی دی بەگەم بەڵێ 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 تعریب کراوە بەڵێ خاشی جنابم داژی خۆم مسلمان نیم ئێستا مسلمان منە بەڵێ هاتمە سەر ئەو خاکی جناب مەسەر خاکی جنابم داژی ئەگەر دەمەتیش بێ ئەتوو بۆت هەیە شەرعەن بەڕاستی بۆ تێ دەرمکەی هەتا بە کوشتاریش دەرمکە لەسەر ئەو خاکێکی خۆت باسێک داریژ نەبم بەس ئەزانی چیە کاک ئەبسا یەک هەندێک وێنەمان دیت هەموومان دیت یعنی ژن پرچی ڕایە کێشە ئەگە سەربازیش بی وەنیا دووش یعنی گرتنی ژن مناڵ کچ ئەمن بە خۆم گوێم لێ بوو ینی ئێستاڕۆ لە ڕادیۆی کەناڵ ئەجە کاکە من لەگەڵت دام ئیسرائیل کاکە بۆی بەغەڵت تێنەگە من دەزانم ئیسرائیلیش تاوان دەکە هەرچەنە ئیسرائیل قانونی کرا بابا کردوێتی بەس ئەوجا ئەگەر کاکەوە ئەمە متەهین دەزانی هەیە لەوتی ئیسرائیل دامەزاویشیان باش نزیکە 6 ساڵە ئەوە لە سزنی ئیسرائیلە نەنە منتەهین کاک عەبدولستار ئەمە کەس دیفاع لە ئیسرائیل ناکەن ئیسرائیل وڵاتەکە دنیایەک جەریمەی دەولی کردیە دنیایەک تاوانی کردیە ئەمە منتەهین لەسەر ئەوەی یعنی کەس ناتوانێت و حتا حقوقی فەڵەستینەکان خاچی داگیر کردیە بەشەچی بەڵام بەڵێ ئەمن بم بەڵێ هەر کەسەشگرم زۆر بەڕێزەوە و بەڕاستی زۆر بە بەزەیشەوە و زۆر بە تاکیش تعامل لەگەڵ دەکەم چونکە ئەمە شریعەتە بەڕاستی ئەمە پەیوەندی بە حەماس و پەیوەندی بە کۆمەڵ بە یەکەشی بەس وێنەیەکی زۆر خراپیان پیشاندا لەو ڤیدیۆیانەی هەر بە خۆیان بڵاویان کردەوە یعنی ئەو وێنە خراپە کە پیشانیان داوە تەماشای شتێک ئەگەر شەرعی نەبێ دروست نەبێ بۆ زانیاریت ئاوا سلبیاتی دەبێت زەرەری لێ دەکەن کاک عەبدولستار پرسیارشکە بۆی کۆتایی من ینی لە شەڕی داعش زۆر متابعەم کرد کوردانی یەزیدی ئەو پەڕی جەریمەیان بەرامبەر کراوە وابزانام هەموومان منتەهین یعنی لەو جەریمە گەورەتر نییە بوو کە ژنیان تا ئێستا شوم بزرا 5,000 دەکڕدرێن دەفرۆشن یەک ئەوە بە پێی قەوانینی ئیسلامی وارد بوو دوو هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو تاوانە گەورەی بەرامبەر کوردانی یەزیدی چ بوو من شتەچی قەی ناکە نا بەس فرسەتە چی باشە تۆ یەکێک لە لۆگۆکانی بڕوا بکە تابعی ئەوم کردیە باشە تو بەڵگەیەکت هەیە باواز لەو ئەوە بێنین بەڵێ ئێمە نەکرد ئێمە ئەو کاتەی بیاننامەمان دەرکرد مامەساعلی باپیر شتێکی نووسی دەربارەی ئەو بابەتە کە ئیدانەی کرد بە شێوەیەکی گشتی ئیدانەی کاک ئەمسەر تخوایەکدا ئیدانەی داعشدا لەگەر ئەوەی کۆمەڵ جینۆسایدی کوردانی ئێزیدی کرا عەرزکەم کاکسۆران عومەر ئەزانم ئی کاک سۆران ئەزانم وابوو چۆ بە ئەوروپای هاتە ئەوروپای ئەزانم من وەکو کۆمەڵ دەڵێم ئەخر ئەو وەکو لیستی پەرلەمانیش بوو ها ینی وەکو کۆمەڵ نەهات کاک سۆران بەس ئەمە قسەمان لەسەر کۆمەڵی ئیسلامیە بەڵگەیەک دوکۆمنتەکەیەک کاک عەلی باپیر مەسەلەن ئەوەی من چاک لە بیرمە نازم بزم بەنسبەت ئەو حادیسێ چاک لە بیرمە مامەساشی زۆر چاک و باشی نووسی حتا ئەوەشم لە بیرەکە ینی وەزیری ئەو قابۆ کاتەی وتی بۆ هەموو شوێنەکانیشمان نادوشتی شەرعی زۆر جانکرا کە ئیدانەی ئەو هەڵسو و کەوت و ئەو هەڵوێست و ئەو بابەتانەی تێدایە کە داعش دەیکا کە پێچەوانەی شەریعەتی ئیسلام ئەمە یەک دوو ئێمە ئەو کاتەی بەنی ینی نەکرد ئەوەندە تەبان حەز دەکەم بیزانی ئەو کاتەی کۆمەڵ یا بابەتی مامەساعلی بابی ئەوەندەی ئەو بە ئامان گیرا بوو ڕاکە خەڵکی ئەوە بە ئامان نەگیرا بلایەنە برادرانەوە ئەمە دوو سێ مەگەر ینی ئەگەر کاسۆران ئەندامێکی کۆمەڵ نەبێ مەسەلەن ینی فراکسیۆنی کۆمەڵ نەبێ منی نەراچێ دەکە کە دەچێ مەسەلەن ئەخر وەفدێکی پەرلەمانی بوون بەس کاک سۆران سەرپەرشتی ژنەکەی دەکرد کاک ئەوە دووشتی ئەمە پرسیارەکەیمانەوەیە کاک عەبدولستار ئەم دەزانم ئیدانەی داعشتان کردیە ئەمن دەزانم قسەی من لەسەر کوردی یەزیدیە مەسەلەن چۆن کاک عەلی باپیر ئاوا
ئیدانێ مەسەن پژگیری قەزیە فەڵەستینی کرد ئایا کاک عەلی باپیر هەمان ئیدانەی ئەوەی کرد کە 5,000 ژن و منداڵی کوردی ئزیدی فرۆشان سربردران باسی شتێک دەکەی 2014 ئەخرە و ڕووداوەکی گەلە گەورەیە یعنی ئەمن لە گوگل سێرچم کردیە نەمدیتەوە بەڕاستی ڕاپی دانەمان کردووە حەزەکەی دایکا کە بۆش نەمەگە پەیداکەم و بەزە تو نازمەتی بۆ 2014 قسانت ئاخرە فرسەتەکەتە ئەمە زۆر ئەو گلەیەم لێتانەیە ئەمن وەکو ئەفراد دیومە لای کاک کامەران بابانزادەم دیوە زۆر بە جورئەتەوە دیفاعی کرد لای کاک سۆران عومەرم دیوە ئەوانە ئەفرادن من قسەمان لەسەر حزبە چکو مەسەن کاک ئەبوبەکر هەڵەدنی قسە دەکا بەڕاستی هەندەشتی زۆر جیایە وەکو کۆمەڵ وەکو یەکگرتو بەنمونە قەزدم لەسە دێ وەکو حزبیش هەبووە وەکو ئەفرادیش هەبووە ئەخرە تو سەرۆکی کۆمەڵی مەسای لە پۆستێکی دیار بێ لێدوانی بەیاننامەی بەڕاستی ینی ئەتوانی لۆم بنێری بەڵێ ئەتوانی لۆم بنێری خۆ لەو سەردەمە ئەگە بڵاوتان کردەوە لە گوگل سە سێرچ دەدەین ئەمە نابینمەوە بۆ دەنێرم بەسەر چاو یعنی ئەمە نەمدیتە ئەو جەریمە گەورەی بەڵێ زۆر شتیمەت نەبینیوە زۆر کاک بڕواکەم تابعە دەکەم ئەوەی عەفرین بۆ دەنێرم ئەو ڕۆژ ئاو بۆ دەنێرم بە ڤیدیۆکان لە پەرلەمان چێم کردووە دەست خۆش بێ یعنی ئەرکەچی خۆت جێبەجێکردێ بەس دەست خۆش بیش یعنی ئەمە قسەمان ئەمن لەگەڵت دام هەمومان دەبی تەزامون بین لەگەر هەموو گەلێکی بندەست هەموو گەلێکی چەساوە هەموو ستەمێک هەر فکرێک شوعی دەیکا ئیسلامی دەیکا لیبرال دەیکا علمانی دەیکا کە ستەمە دەبی زد بین وەنیا یعنی منتهین لەو نوقتەی و هەمومان دەبی لەگە مەزلومەکان بین بەڵام من نەمدیوە کاک عەبدوستار ئەخر ئەمە متابعە دەکەین چاودێرین بەس بێگومان ئەمن خۆ لە ئەلف لۆیای هەموو حیزبەکەم ینی متابعە ناکەم نەفەرش ڕاستە متابعەش دەکەی وەزم زۆرت هەیە ئەمیش دەستخۆشی لێ دەکەم بەڵام چون نەفەرشی مەرزی هەموو شتێکی ببینی وانە مەرزی ئاخر بەس ئەو شتە گەورانە ئەم زۆر متابعەم کردیە لە نۆتیەکەوە کاوسی گەورەش نبینی من بەس پرسیارە لێ دەکەم مەسەلەن ئەخر ئەوەی داعش کە بەرامبەر کوردانی ئزیدی کردی شتێکی بچووک نییە ئەگەنا مەسەن ئێران بەردەوام تۆپباران دەکات تورکیا دێخۆ من ناڵێم هەموو جارێ فعلەن بەیاننامە دەربگرێت کۆ بوویتە دیاردەیەکی گشتی مەسەن تورکیا ڕۆژانە دێ ئێستاکە تۆ بۆمباران دەکا بە درۆن ئەوە ناتوانم بڵێم ئەرێ کۆمەڵ لەسەر ئەوەی مەسە ئەحمەداوە چیتی بەس ئەوەی داعش بەڵێ لەگەڵ ئەوەش هەر هەمان بۆ بین ناوین هەر هەما بەرسەر تۆ باران لەسەر بەس بە گشتی کاک عەبدوستاریانی من ئەو ڕەخنەمان هەیە من کەوادیری ئێوە دەبینین هەوادارتان دەبینین لە فەیسبوک لە سوسیال میدیا ئەو پەیج و ماڵپەڕانەتان هەیە بڕوا بکەم بە شێوازی تریش قسەم لەگەر کەوادیرەکانتان کردیا یعنی حەماسی مەسەلەی نیشتیمانیتان زۆر لاوازە هەر بە گشتی بەیەکگرتووە بە بزوتنەوە بە پێم وایە ئەوەی سۆزی نەتەوایەتی لە بەرامبەر هەر سێ بەشەکەی کا هێزە بەڵام ینی مەرزیە بەدڵی جەنابەت بێ مەرزیە مەسەن بە پێی ڕێبازی نابێت بێ حەقی خۆشمانەوە نانەوە بەس ئێمە جیاوازە بەڕاستی بیرکردنەوە ئێمە سەبارەت بە بابەتە نەتەوایەتیەکان و بابەتە نیشتیمانیەکان و خەبات لەو چوارچێوانەدا بەڕاستی من بە شێوەیەک بیر دەکەم بۆ ڕەنگە جناب بە شێوەیەکی بیرکەوە ڕەنگە مەسەلەن لە ڕۆژ ئاوا مەسەنیا لە باکوور مەسەن بە شێوەیەکی بیرکەنەوە حەقی خۆشتان تەبەن بەڵام ئەو چۆن حەقی خۆیەتی یعنی بازێکی مەسەن مارکسی مەسەن ئیلحاد بگرێتە بەر بۆ شۆڕش و پێشمەرگایەتی مش بۆم هەیە ئەم ڕێبازە بگرێن مەبەر مافەوە مافە هەڵوێستەکانی جیاواز دەبن بۆم بێگومان یعنی بەس کاک عەبدوستار دوایین مەسەن بۆ نمونە دنیا خراپ بێ ئەوەی کە ڕێبازی مارکسیت دەگرێتە بەر بۆ شۆڕش و پێشمەرگایەتی و ڕزگارکردنی گەلەکەی هەر کوردیشە دنیاش خراپ بێتە بەنێنی هەزار قورئانی کە دوو سوتێن لێ بەیانێکی دەرناکەن وانیان کاک عەبدوستار وانیە من لەسەر قورئان سوتان نەکرد بخۆم کە چەندین ئەوە یعنی لایڤم کردیە کە قورئان سوتان کاری هەر یعنی من کۆمونیستی کارگەریەکان کە تا سەر ئێسقان لەگەڵەنگۆ دژن دەیان لە چەپەکانم دیتە دژی ئەو قورئان سوتانە قسەیان کردێ کە هەستی خەڵک بریندارە بەیانێکی فەرموو لایەنە
كمشاكل لأن الرسمية كاني روز أبو بينا بله لروز أبو بينا من نازانم لە ڕۆژ ئاوا ئەگەنیان کردبی ئەوە ینی کارە چی ئەوە بأو هذا بيك جناب دلي مثلا يعني با بيانك لك بكاك ما تجي قرآن ثاني أو كاك أو ناس هم قريش مسلماني هەڵە نەبم کاک عەبدولستار هەڵە نەبم شتەشیویان کرد لەبەرەوەی لە تورکیا زۆر ئەو زۆر لەوان بووم لێگەر متابعەم کردووە بەڵێ حەقە چراوای خۆتانە خۆ کاک عەبدولستار ئەمە قسە لەگە گۆ دەکەن ڕەگبی ئەمیش قسە لەگە هەدەپە بکەم یعنی خۆ نەهەدەپە هەموو حزبە کوردیەکان کەم ئەنگۆژمان ڕێگەیش نەشتێکی کەواتە ئەو بە شێوەیە کوردایەتی دەکا بە شێوەیە کوردایەتی دەکا و بە شێوەیەک نیشتیمان پەروەری دەکا دیفاع لە نیشتیمان ملیەتی خۆی دەکا بەو قەناعەت و ڕێبازەکەیەتی ئەمیش بە هەمان شێوە ئەمیش مافی خۆمەکەوا بێ لەسەر ئەو شتانێک کە ئەمە قەناعەتم پێیەتی تا سەر ئێسقان دیفاعی دەکەم لەوەی دیکەش ڕەنگە لەگەڵ ئەو لەگەڵ جنابت هاوبەش بم و کردوشمە بەڕاستی بۆنمونە هاوبەشین لەوەی کە ئێمە پێمان وایە زۆرم لە هەر کەسێک بکرێ مسلمان بێ غیرە مسلمان بێ کورد بێ غیرە کورد بێ ئەوەندەی کە مرۆڤ بۆی بکرێت دەبێت دیفاعی لێ بکات کاک عەبدولستار دوایین پرسیاری من ئێوە بێنە حکم چ لە ئاتیستێک دەکەن ئەوانەی مولحیدن یان ئایا بوار دەدەن مەسەلەن چۆن ئێستاکە بنمونە هەموو فکرێک مەسەلەن لە کوردستان چەپە ڕاستە ئەلمانیە ئیش دەکە ئایا ئێوە و یەکگرتو بجوتنەوە بێنە دەسەڵات بوار دەدەن خەڵکەکی چاپ خەڵکەکی ئەلمانی خەڵکەکی ئاتیست ڕێی خۆی دەرببڕی یان بە تۆزە تەفسیر هێژم لێبگری ئیجازە بدە باشە بەڵێ فەرموو ئەم بابەتە زۆر قوڵ وردە حەز دەکەم بیزانی بەڵێ بۆی لە بنەڕەتدا یعنی کۆمەڵی مەبادی هەیە بە شریعەتدا دانراوە بۆ ئەم بابەتە جارێ ئەوە قسەی من یانی ئەوە قسەی خوای تەعالایە کە دەفەرمێ لا ئیکراها فی الدین قد تبین الرشد من الغی واتە زۆر لێکردن لە دیندانی واتە ئێمە ناتوانین هیچ کەسێک ناتوانێت هیچ کەسێک بار بکە ناچاری بکە کە مسلمان بێ کە بێ دەبێ ئەم ڕێبازە بگرێتە بەر کەم گوتمەتە بەر ئەوە قد تبين الرشد من الغي يعني واتە لەو کاتەیدا کە چاک و خراپ و ڕاست و ناڕاست لێک جیابێت و ئەو دەفەرمی بۆش نییە ها زۆری لێ بکەیت یعنی کاتێک کە ئیسلام زۆر ڕوونیش بێ زۆر وازەح بۆ خەڵکی خراپێتە ڕوو هیچ گومان نەما بێ هێشتا ئەمن بۆ منێ بەڕاستی زۆری لێ بکە مسلمان بێ ئەمە یەک دوو کا قادر خوای تەعالا بۆ هەموو عەزەمەتەی خۆی ڕوو لە پێغەمبەر دەکا فەرمیێ صلی الله عليه وسلم ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين تفرمي أجد پروردگار نسبة هم خلق إيمان ده هنا أتو أو استفهام استنكارية أفتكره الناس أتو خلق الناس هذا كي إيمان بينن زانا يعني بودني خلق الناس هذا كي إيمان بينن براش خواهي تعالى راس أجر خواه بو خويز بخلقهم مسلمان دبون يعني كخواهي تعالى نيويستوا أمن حقم هي بين خلق الناس هذا كموزور لخلص من كمسلمان بإيمان داربي أو مبدأ إيشكا سي کاک عەبدولستار بەس خوای قەوس یەک قەوسم دێ ئاخر ئەوە شەرع لە مارکسیەتیش نییە کورە دروشمی زۆر جوان هەیە بەس لە حکمڕانیکردن سین و یعنی ئەزانی جێ کاک عەبدولستار ئاخر خوای قەوس یەک قەوس بەس قەوس قسەکەی خۆت ئەوە بی کاکە لە ئیسلام و لە شوعیەت وەکو دروشم زۆر جوان هەیە بەڵام کە پراکتیزەی حکمڕانی هەموو دەوڵەتە ئیسلامیەکانمان دیتیە وایە نە ئێستاش یعنی لە ئەنواع ئەشکال لە 158 دەوڵەت بە دەستوری ئیسلامی دەڕوا بەدەیان حزب منتیقەی بەرفراوانیان لە دەستا و ئێوەشمان دیت لە نۆتیەک لە 93 و 4 تا حەدێک باڵا دەست بوونە بەردەوام هەندێ منتیقەتان لە دەست بووە ئەو دروشمانە نابیندرێ من پرسیارەکەشم زۆر ڕوونا یعنی بۆی وەخت کاک ئەوە بەس ئەگەر بتوانی ئێوە بێنە دەسەڵات بوار دەدەن خەڵکێکە ڕێی جیابی لە ڕێی مخالفی ئیسلامی بیتی بەڵێ هەر کەسێکی کە بەس کە دێنە دەسەڵات وە نابن هیچ نموزەزەکی ئیسلامی هەیە ئەو قسانەی تو جێبەجێ بکە کاکە 100 وڵاتی ئیسلامی هەیە 58 وڵاتی ئیسلامی باشە معقولە کاک نمونش خۆ دێنەوە کاچ کن مادەمە تو دەڵێ
ئەوە با منشی بزیندو بۆ بێنەوە کە شەڕی نۆت و سواری ئێمە یەکێتی بەڵێ لە زەبهەی قەڵاتزێ بەڵێ ئێمە لە قەڵاتزێمان گرت شی وەرەز و ئەو منتەقانەمان گرت تەبان خەڵکی یەشەتی لێ بوو حەز دەکەم بیزانی و ئەمن بەرپرسی سەربازیەکەی بووم و با مەسعەلی باپیر سەرپەرشتکاری زەبەکەی بوو بەگشتی بەڵێ برادەرێکمان لەگەڵ بوو بۆ زانیاری تەمەن ئەوە ئێستا خەڵک ماوەتە من حەز دەکەم پرسیارێک لەو خەڵکی یەکێتی بکە کە خەڵکی بەرپرسیش تێدا بۆ کاتێک ئێمە بەسەر هێندێک شوێنمان داداوە گرتومانە و خەڵکەکە دەرنەچووە بەڵێ مەکاکە لێرە دانیشت مافی خۆتانە یەکێتی دەبی هەر شتێک کە دەی بەس یەک ڕزاتانی دەکەم یەک تەکلیفانی دەکەم خەریکی شتی ژێر بەژێر مەمن لێرانە بێن لە پتۆرا خەنجەر ئەوە جودایە ئەوە جودایە من دەسەڵاتی مە بۆ خۆدەم توانی بیگرم دەمتوانی مەسەلا کاک عەبدولستار ئەمە قەزممان لەو نوقتەی نییە قەزمان لەوەیە بوار دەدەن مەسەلەن یەکێتی مەسەلەن شوعی مەسەلەن هێزشکەی علمانی بارەگای هەبیت مەسەلەن ئیدعای خۆی بکە ئاتیستێک بتوانانی قسەی خۆچکۆ ئەوەی ئێوە داوا دەکەن لە پارتی یەکێتی بنمونە دەبی دیموکراسیەت دەبی دەبی تیرۆر نەبی دەبی ئیرهاب نەبی ئایا بە خۆتان بێنە دەسەڵات لە پارتی یەکێتی نموزەجێکی دیموکراتی تر پیشان دەدەن یا ئەو دەمی دەڵێن بە پێی شەرعی ئیسلام نابی ئەوانە هەبی نابی ڕای جیاواز هەبیتن مەسەلەن بەو شێوەیە ڕای جیاواز قەزم نەک لە ئیسلامی جیاواز مەسەن کابراایەک شوعیە لە خۆی باوەڕی بە شوعیەتە یەک علمانیە وەنیە ئێستا ئەو سەردەمە هەیە خۆ تو ناتوانانی برێ بە زۆرم لێ ئێڵە دەبی هەمووی ئیسلامی بیتن ئەو لە ناوە خۆتان سەد فکرن وەنیە باشە کار قادرم بمڕوو کرد دەڵم هەر کەس بۆی هەیە وەکو چی وەکو ڕێکخراوێک بێ وەکو حزبێک بێ وەکو ئەفراد بێ بۆی هەیە ینی بەڕاستی لە ممارەسەکردنی بیر و باوەڕی خۆی قەنەعاتی خۆی بۆچوونی خۆی ئازاد بێ باشتەوە و کاک عەبدولستار من ئەو جملەم دەویست زۆر سوپاس دەکەم کاتم گرتی بۆ هەموو لایەکواتەبن بەڵام تەمەشاکەسەبە پەرلەمانێکمان هێوانە بەڵێ دەستورمان هەیە بینە خاوەن دەستور مەسەن بە وڵاتە دەستوری هەبێ یاسای هەیە خۆ هێندێک بنەمای گشتی و هێندێک خۆ دەزانی بەڕاستی ینی پرەنسیپی گشتی هەیە دەبێ هەم پێ پابەند بێ ینی بۆ منیشە و بۆ کابرای پارتیش و بۆ کابرای یەکێتی بۆ کابرای شوعیشە ئەوە جیاوازە بەڵام ئەوی دیکە وەکو باسم کرد بەڵێ خەڵک بەو شێوەیە کە باسم کرد ئازادە بەڵێ زۆر سوپاس دەکەم کاک عەبدولستار کاتم گرتی زۆر سوپاس کاتە چ خۆش